میوانداری بەڕێز دکتۆر ئەرشەد تەهامان کردووە کە پسپۆڕ و شارەزای ئابووریە لە ستۆدیۆ لەگەڵمە بێت. دکتۆر بەخێر هاتیوارەت باش. زۆر سپاس. باشتراژەخە. دکتۆر سەرەتا پێم بڵێ گرنگی بەشداری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە داڤۆس و گرنگی ئەو پەیوەندیانە یاخود ئەو دیبەیتانەی کە ڕێکی خات لەگەڵ سەرمایەداران لەگەڵ سەرۆکی وڵاتاندا چی ئەبێت بۆ داهاتووی هەرێمی کوردستان؟ سەرەتا زۆر سپاس بۆ ئەو دەرفەتە. گرنگی سەردانەکە پێوەستە بە گرنگی بۆ نەکات چونکە وەکو ئاماژت پێکرد گەورەترین کۆڕبەندی ئابووری جیهانە و زۆربەی سەرکردە سیاسیەکان و سەرکردە ئابووریەکان بەشدارن لەو کۆنفرانسە جگە بێگومان لە سەرکردە سیاسی و ئابووریەکانی هەردوو وڵاتی چین و رووسیا. چین بەهۆی پەتای کۆڕۆنا تا کوێستا کاریگەریەکانی لە سەریما و رووسیاش بێگومان سزا درراوە بە سەبەبی جەنجی دژ بە ئۆکرانیا. ئەو جارە ئەو ساڵ جیاوازترە لە هەموو ساڵانی ڕابردوو ئەو کۆنفرانسە چونکە ڕاستە مرۆڤایەتی بە چەندین قۆناغ و قەیراندا تێپەڕی. هەر بۆ نمونە لە سەدەی ڕابردوو جەنجی جیهانی یەکەم ڕوویدا، جەنجی جیهانی دووەم ڕوویدا، قەیرانی داکشانی ئابووری ڕوویدا لە ساڵی 1923 دواتر قەیرانی وزەی جیهانی بە سەبەبی شەڕی عەرەبی ئیسرائیل لە ساڵی 1970 و 1972 دواتر قەیرانی ئابووری و دارایی جنوب شەرقی ئاسیا لە ساڵی 1997 دواتر لەم دوایە ینی قەیرانی ئابووری جیهانی لە ساڵی 2008. ئەو قەیرانانە مرۆڤایەتی هەمووی تێپەڕاندە لە ساڵی ڕابردوو. بەڵام لە 2 ساڵی ڕابردوو هاتنی پەتای کۆڕۆنا دواتر جەنجی رووسیا و ئۆکرانیا پشەیەکی لە بازاری وزە و لە ئابووری دروستکردیە لە سلسلەی تەورید دروستکردیە. ئەگەر لە قەیرانەکانی ڕابردوو زۆربەی قەیرانەکان پەیوەست بوو بن بەلایانی خواست ئەو جارە پەیوەستە بەلایانی خستنەڕوو بە پەیکەری ئابووری. قەرەبووکردنەوەی ئاسان نییە. لە سەردەمی کۆڕۆنا لەبەرەوەی وڵاتانی پێشکەوتو و دەوڵەمەند بوون ناچار بوون بڕەپارەکی زۆر لە بازار بکەن وەکو هاوکاری بۆ کەرتی بزنس و خێزانەکان. بۆ نمونە لە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا 2 تریلیۆن دلار خراناو بازار، لە یەکێتی ئەوروپا 760 میلیارد دلار خرا بازار. ئەوانە بۆ هۆکاری دروستبوونی هەڵاوسانێکی زۆر. دواتر بەسەبەبی جەنجی ئۆکرانیا و رووسیا لە بەرەوەی رووسیا سزادرا ئۆکرانیش کەوتە ژێرگەماڕۆی رووسیا. دوو وڵاتی گەورەی بەرەمێنی هەم سەمادی کیمیاوی بوون، پەینی کیمیاوی بوون، هەم بەرەمێنی حبوب دانەوێڵە بوون. ئەوانەش کاریگەری خراپیان هەبوو لەسەر ڕەوشی کشت و کاڵ لە هەموو لە سەرانسەری جیهان. ئەو قەیرانانە هەمووی کاڵەکە بووە لەو بۆنەیەدا سەرکردە ئابووری و سەرکردە سیاسیەکان دانەوێت چارەسەرێک بدۆزنەوە چۆن ئەو کێشانە بەرەو چارەسەرکردن ببن. بێگومان بەشداریکردنی شاندی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی بەڕێز سەرۆکی حکوومەت کاریگەری ئەرێنی دەبی. یەک دۆخی ئابووری و سیاسی هەرێمی کوردستان بە سەرکردە ئابووری و سەرکردە سیاسیەکانی جیهان دەناسێنی و پێچاوانەوەشەوە ئابووری جیهان و شێوازەکانی نوێی تەحەدیاتی ئابووری جیهان و وزە بە شاندی هەرێمی کوردستان دەناسێندرێ. ئەو لە نزیک بوونەوە لەو دەرفەتێکی زێڕینە بتوانین سەرنجی کۆمپانیا گەورەکان ڕابچێشین. تازە جەناب تاماش بۆ کرد هەرێمی کوردستان هەرێمێکی نەوتیە و هەروەها گازی سروشتیە و دکتۆر ئێستا هەم وڵاتانی بەکاربەر و بەرهێنیش پێویستیان بە شتێکە کە لە هەرێمی کوردستان هەیە، ئەویش وزەی پاکە و لەگەڵەوەی کە خاکێکی باشیشمان هەیە. هەم ئێمە لە ڕووی وزەوە کانزاوە باشین و هەم لە ڕووی کشتتوکاڵیشەوە بە هەمان شێوەکەوە داتاکانەی سەلمێنێت و خاکێکی بەپیتمان هەیە. کەواتە ئێمە بێت چۆن مامەڵە بکەین لەگەڵ ئەوان کە ئێستا پێویستیان بەوەیە. هەرێمی کوردستان دەرامەتی سروشتی هەیە و دەرامەتی مرۆیش هەیە چونکە لە سەراسەری جیهان گەشەی دانیشتوان سەلبیە. لە هەرێمی کوردستان و لە عێراق شتا ئێستا گەشەی دانیشتوان ئیجابیە. ئەوەش وای دەکات کە دانیشتوانی هەرێمی کوردستان و عێراقش بە شێوەیەکی گشتی دانیشتوانێکی گەنج بن و توانای کارکردنیان هەبی و دەرامەت سروشتیشمان بەردەستە. ئەوەی پێویستمانە یاساوە بەرهێنانیشمانە، پێویستمان بەوەیە یاساوە بەرهێنان بە جۆرێک هەموار بکەینەوە بتوانین هانی پیشسازی پترۆکیمیایی و پیشسازی قورس بدەین و لەو دەرفەتەوە بۆنانەشدا سەرنجی کۆمپانیا جیهانەکان ڕابچێشین بێن تەکنەلۆجیای نوێ بینن لە ژێرخانی هەرێمی کوردستان و بەرهێنانی پێ بکەن تاکو بتوانین هەم لە ڕووی خۆراکەوە بەرامەتیمان زیاد بکەین. بە خۆشحاڵیان لە مای ڕابردوو بۆ یەکەم جار هەرێمی کوردستان توانی بەروبوومی کشتتوکاڵی هەناردەی وڵاتانی دەرەوە بکە و
هەناردەی بەریتانیاشی بکات هیوادارین لە ساڵانی داهاتوو ئەو بەرهەمانە هەم لە ڕووی جۆرەوە هەم لە ڕووی بڕەوە زیاد بکاتن و دەرفەتی زیاتر بۆ جوتیارەکانمان بڕخسێنێ پشت بە بەرهەمی کشتتوکاڵی بەستن گەنجەکانمان هەموو چاویان لە هاتنە شارنە بی خێزانەکان هێواش هجرەی پێچەوانە کۆچی پێچەوانە خەڵک گۆڕێتەوە دەهاتەکان سوود لە زەوی کشتتوکاڵەکانیان دکتۆر پێشبینیەکەوە ڕوو بدات ئەگەر بەو شێوەیە گرنگی بە کەرتی کشتتوکاڵ بدرێت چەند مەرجەکمان پێویستە پێش هەموو شتێک ئیرادە دەبینن حکومەتی هەرێمی کوردستان لەو کابینەیە ئیرادەی هەیە و یەک لە بەرنامە سەرچەکانی فرەچەشنکردنی ئابووری بێگومان بەبێ ئیرادە ناکرێت دواتر پێویستە پێداویستیەکانی کشتتوکاڵ بڕخسێنین هاوکاری جوتیارەکان بکەین لاموشی گرنگتر دوای ئەوەی بەرهەمەکە دێتە بەرهەم بازاریان بۆ بدۆزینەوە ئەوەی کە لە ماوەی ڕابردوو ڕوویدا تواندرا بەرهەمی کوردستان بە تایبەتی هەنار بنێردرێتە وڵاتانی ئیمارات و قەتەر و وڵاتانی دەوروبەر و بەریتانیا بەماشەوە ئەو هاوکاریانە بێگومان هانی جوتیارەکان دەدا کە سوود لە زەوی کشتتوکاڵەکان و لە تواناشیان وەربگرێمە بەشی کشتتوکاڵمان لە زۆربەی زانکۆکان هەیە دەرسۆکانمان هەنە ئەو گەنجانە پێویستە دەرفەتیان بۆ بڕخسێندرێ هەم دەرفەت لۆ خۆیان بدۆزنەوە هەم دەرفەت لە خەڵچکەش بدۆزنەوە هەم بەرهەمی کوردستانیش زیاد بکەن. باشە دکتۆر کەمێ بگەڕێنەوە ساڵانی ڕابردووی داڤۆس بینیمان لە سەردەمی ترامپ کە چەندین پسپۆڕی یاخود بڵێن ژینگە پارێزان ڕێکخراوە گەورەکان باسی ویان کرد کە داهاتووی زەوی لە مەترسیایە و گۆڕانی کەشوهەوا ڕوەداد ژینگە لە پیسبووندایە بەڵام ئەو کات ترامپ بە شێوەیەکی گاڵتە ئامێز جوابیانەوە کە باوەڕی بەوە نەبوو بینیمان دەرەنجامەکەی چی بوو ئێستا بێت چۆن مامەڵە بکرێت لەگەڵ بەرەنگاربوونەوەی کەشوهەوا کە بۆتە یەکێک لە قەیرانەکان کە من ئاماژەم پێکرد هەڵبەت ئەو قەیرانە ئەوەندە گرنگ ینی ئەوەندە گەورە بێت لە داهاتووە کە کاریگەری ئابووری و دارایی و کۆمەڵاتی هەموو ئەخکەوێتە ژێریەوە ئێستا چۆن مامەڵی لەگەڵە کرێ بە پێوەی کە ئێوە بینیتان لە ماوەی ئەم دوو ڕۆژەدا لە داڤۆس ڕوەدات بێگومان تێبینیەکەی جەنابەت لە شوێنی خۆیتی بەڵام لە گۆڕانی ئیدارەی ئەمریکا لە کابینەی ڕابردوو لە ئیدارەی ڕابردوو لەگەڵ ئیدارێرە ئێستا جیاوازی زۆرە لە ئیدارەی نوێ بڕیار درا 360 ملیار دلار هاوکاری کۆمپانیەکان بکرێت لەوەی وەبەرهێنان بکەن لە وزەی پاکدا باش ئەوە توانی وێتی ئاستی ئەو مەترسیانە ڕابگرێت کێشەکمانەیە ئەمە پێشتر ئیتفاقی پاریسەیە کە تاکو ساڵی 2050 جیان لە کاربۆن پاک بکەنەوە هانی وزەی پاک بدرێ بەڵام بەداخەوە لە 2 ساڵی ڕابردوو هاتنی کۆڕۆنا هەروە جەنجی رووسیا و ئۆکرانیا وای کردیە پشەیەک لە بازار دروست بووە ئەوە بەرهێنانای بڕیار بوو لە وزەی پاک بکرێ هەنگاوەکان هێواش بوویتەوە وزەی تەقلیدیش کە ژینگە پیس دەکا لە بەرەی متمانیان بە داهاتووی وزەی کلاسیکی نیەوە بەرهێنانی تێدا نەکرایە ئێستا ساڵانە پێویستمان بۆ 1 تریلیۆن و 300 میلیار دلار و بەرهێنان بکرێت لە ژێرخانی وزە تاکو بتوانین بگەینە ئامانجەکانی ڕێکەوتنی پاریس بەڵام بێگومان هیچیان ئێستا فراغێک دروست بۆ پشێویەک دروست بە گرنگی هەرێمی کوردستان لێرەدا لەو کەلێنەدا دروست دەبی چۆن دەتوانین بە خێرایی و بەرهێنان لە ژێرخانی وزەدا بکەین بتوانین بەشێک بین لە پەکردنەوەی پێداویستەکانی وزە لە بازاری دەوروبەر و بازاری جیهانیش دەبینین تورکیا وڵاتێکە گەشە دەکات و پێویستی بە وزەیە تینوی وزەیە و ڕێڕەوی سەرەکی هێناردەکردنی وزەیە بۆ ئەوروپا کە پشتی کردوتە وزەی رووسیا پێویستی بە شوێنگرەوەی بێگومان هەرێمی کوردستان 100% ناتوانانی بازاری ئەوروپا پڕ بکاتەوە بەڵام دەتوانی ڕۆڵی هەبیتن لە دابینکردنی بەشێک لەو وزەیە ئەوە شووا دەکات پێگەی سیاسی و ئابووری هەرێمی کوردستانیش لە ناوچەکەدا باشە چۆن خۆی بیکات خۆی ئەتوانێت لە ناوخۆ ئەمە بکات هەرێمی کوردستان یاخود بە چ میکانیزمێک بێگومان هەندێک کۆمپانیای ناوەخۆ هەنا ئەتوانین هانیان بدەین پرۆژەی ئەگەر زۆر گەورەش نەبی مامناوام بکەن بەڵام لەو دەرفەتانە و کۆربەندانە ئەمن پێم باش بوو ینی کۆمپانیەکانی خۆشمان ئەوانەی توانانەیە بێگومان لە کوردستاندا چەند کۆمپانیاکی گەورانە ئەیانتوانی بەشدار بن لە کۆنفرانسی داڤۆس لە کۆربەندە بتوان ڕێکەوتن لەگەڵ کۆمپانیا گەورەکان بکەن ئەوانەی کە تەکنەلۆژیای پێشکەوتنیان هەیە توانیان هەیە بەڵکو بە هاو بەشی بتوانن لێرە پەرە بە ژێرخانی ئابووری بدەن بە تایبەتی لە بواری وزە لە پرۆژە پیشسازیە گەورەکان و لە پرۆژەی پترۆکیمیاوی و پرۆژە تەکنەلۆجیەکانیش بێدانە بڕین لە جیانی تەکنەلۆجیە چونکە ئەگەر نەتوانین پەرە بۆ سێکتەران بدەین لە جیاندا دەبڕین جیان بەرەو گۆڕانکاری گەورەیە بەرەو دروستبوونی فرەجەمسەریە بەرەو گۆڕانی بەرەو هەنگاونانە بەرەو شەپۆلێکی نوێی تەکنەلۆجی و پێشکەوتنی پیشسازی ئێستا جیان لە سەروبەر بەندی شۆرشی چوارەم پیشسازیە کە جیان بەرەو زیرەکی دەستکرد و
تەکنەلۆجیا و ئەندازیاری بایۆلۆجی دەڕواتن کە لە چەند ساڵی داهاتوو ئەگەر نەتوانین تاکەکانمان و ژێرخانی ئابووری بگونجێنین لەگەرەوە قۆناغەدا زۆر دوا دەکەوین دواتر قەرەبووکردنەوەی ئاسان ناوێت. بەڕێز دکتۆر ئەرشەتەها زۆر سپاس کە لەگەڵمان بوویە و پسپۆڕ و شارەزای ئابووری. زۆر سپاس بۆ ئێوەش.